بە گوێرەی ئاماری ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدان لە ماوەی 6 مانگی ئەم ساڵ 49 حاڵەتی پێشێلکاری لە بەرامبەر 114 ڕۆژنامەنووس و میدیاکار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ئەنجام درراوە. بەداخەوە ئاماری 6 مانگی ئەم ساڵ دڵخۆشکەر نەبوو بۆ ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا. کۆی گشتی پێشێلکاریەکان 49 پێشێلکاری بوو بەرامبەر بە 55 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان. زۆربەی پێشێلکاریەکانیش لەلایەن دەستگا ئەمنیەکان بووە کە هەم ڕێگریکردن بووە و هەم دەستگیرکردن بووە و هەم دەست بەسەر داگرتنی کەلوپەلی ڕۆژنامەوانی بووە. ئامارەکانی پێشێلکاری لە بەرامبەر ڕۆژنامەنووسان لە 6 مانگی ڕابردوو لە پارێزگاکانی هەرێمی کوردستان جیاواز بووە. لە پارێزگای دهۆک زۆرترین پێشێلکاری لە بەرامبەر ڕۆژنامەنووسان تۆمار کراوە کە 25 پێشێلکاریە. لە دوای ئەم پارێزگایی هەولێر دێت کە لەم پارێزگایە 16 پێشێلکاری لە بەرامبەر ڕۆژنامەنووسان تۆمار کراوە. لە پارێزگای هەڵەبجەش 5 پێشێلکاری لە بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجام دراوە. پارێزگای سلێمانی ئارامترین پارێزگا بووە بۆ کاری ڕۆژنامەوانی کە لەم پارێزگایە تەنها 4 پێشێلکاری لە بەرامبەر ڕۆژنامەنووسان تۆمار کراوە. ئەو پێشێلکارێنی لە ماوەی ئەم 6 مانگە تۆمار کراون زۆرترینیان ڕێگریکردن بووە لە کاری ڕۆژنامەوانی کە 38 حاڵەت بووە و 6 حاڵەتی دەستگیرکردن و 7 حاڵەتی لێدان و سوکایەتی لە بەرامبەر ڕۆژنامەنووسان تۆمار کراوە. بەداخەوە دام و دەستگاکانی حکومی لە شاری هەولێر جیاکارێکی زۆر دەکرێت لە نێوان دەستگاکانی ڕاگەاندن لە پێدانی زانیاری لە نێوان دەستگایەک و بۆ دەستگایەکی دیکە بانکێشکردن لە کۆنگرێکی ڕۆژنامانی بۆ کۆنگرێکی ڕۆژنامانی دیکە ئەوانەی کە بەرپرساریەتیان هەیە لەم بابەتە پێشێلکاری یاخود یاسای مافی بەدەستنیانی زانیاری دەشێنن بە عەقلیەتێکی حزبی. ئەسئێکیشوانەمە ئەس هاتمە گرتن ئەس هاتمە داواکردن هەمان دەمدا ئەس هاتمە ئەشکەنجەدانە جەستەیی و ئەشکەنجەدانە بێژین یا حتا دەرونی ئاخفنین گێمن ئاخفنین گەلەکن ئاسنزم ئەڤەژی هەمی بووێ چەندی بەدگەرێتەوە چونکو ئەس ڕۆژنامەوانم. بە گوێرەی ئاماری 6 مانگی ئەم ساڵ 25 ڕۆژنامەنووس لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندنەوە لە کارەکانیان دوور خراونەتەوە و پێشێلکاریەکانیش بەراورد بە 6 مانگی ساڵی ڕابردوو کەمی کردووە بەتایبەت لە پارێزگای سلێمانی. ڕەنجە ڕەحمان، کورتزاد نیوز، هاولێر.